هاوار و ناڵەی دوو دایکی جگەرسوتاوە بۆ منداڵەکانیان کە 40 ڕۆژ بە لە ئێستا و لە خۆپشاندانەکانی سەی سادەق بوونە قوربانی. دایکی هەرێم دەڵێت دەمەوێت یاسا سەروەر بێت و نەوەکەم لە پێناو خەڵکدا بووەتە قوربانی بە شەهید بناسێنرێت. کاریمانەوەیە ئەوەی کە هێزەی هێناوە، ئەوەی کە ئیجازەی یاوە تەقە بکە، ئەوەی کە تەقەکەی کردووە هەر هەموویان بە سزای خۆیان بگەێنن، چاوی لێ قونجێنن، ئەینا بە یەک سعادەی دۆزنۆکێیە، بەڵام هەچی دەستی حیزبی کا بوو قەت نادۆزرێتەوە و هیوادارم بچنەوە بە خۆیانە. لە هۆڵی ڕۆشنبیری سەی سادەق چلەی هەریەک لە هەرێم عەلی و ئاکارجەبار بە بەشداری خەڵکی سەی سادەق و ئەندامانی پەرلەمان بەڕێوەچوو. هەم لە لیژنەی تایبەتی هەم غەیری لیژنەش چاودێری کوردی کەیسی ئەم شەهیدانەی نان و ئازادی دەبین کە ئەمانە سەریان بەرزە، ئەمانە ڕەمزی ئەم وڵاتەن، ڕەمزی چینێکی هۆشیار و بەخەبەرن. لە ساڵی 2014دا خۆپشاندانێکی دیکە لە قەزای سەی سادەق بە بەشداری چین و توێژە جیاوازەکان بەڕێوەچوو. ئەو کاتیش گەنجێکی دیکەی شارەکە بە ناوی بڕیار حەسەن گیانی لەدەستدا. بەرهەم کە دەکاتە برای بڕیار و سەرپەرشتیاری مەراسیمی چلەی قوربانیەکان بوو دەڵێ ئەو کاتیش داواکاری خۆپشاندەران بۆ باشترکردنی ژیانی خەڵک بوو، دەخوازین گۆڕانکاری ئیداری لە قەزاکەدا بکرێت. من وەکو برایەکی شەید بڕیار وەکو دانیشتۆکی ئەم شارە، خەمەکانی ئەم شارە هێندە زۆرن باز ناکرێن و کەم و کورتیەکان زۆرن. ئەم شارە شارێکی بێخزمەتە، زۆرترین قوربانیمانداوە و کەمترین خزمەت کراوی لە شۆڕشە جیاجیەکانی کووردا، لە شۆڕشی ئەیلولەوە بۆ شۆڕشی نوێی گەلەکەمانەوە بۆ شەڕی نەگریسی داعش زۆرترین قوربانیمانداوە، زۆرترین شەهیدمان بووهاتەوە. 2014 خۆپشاندانێکی گشتگیری جەماوەری سازکرا بە بەشداری سەرجەم چین و توێژەکان. ئەو بوو برایەکی من بە ناوی بڕیار حەسەن شەهید بووە، کۆمەڵی خەڵکی تر برینار بوون. لە دوای ئەوە حکوومەت هاتە سەر خەت کۆمەڵی بەڵێنی گەورەی بە ئێمەدا، چوونە ئەنجومەنی وەزیران، سەرۆکی حکوومەت دانیشتی نەگەڵی و وەزیرە پەیوەندیدارەکان کۆمەڵی وعدی گەورەیان بە ئێمەدا و ئەوە 7 ساڵە بەسەر وعدەکانیان لە تێپەڕی و وعدەکان جێبەجێ نەکراوە. لە وتاری بنەماڵەی هەرێم عەلی و ئاکارجەباردا جەخت لە بەردەوامبوونیان لەسەر سکاڵەکانیان کردەوە. ئەوان دەڵێنەوەکانیان قوربانی ئەو دۆخە خراپەن کە شارەکەیان و هەرێمی کوردستانی تێکەوتووە. بەڕێزان، ئێمە وەک هەردوو بنەماڵە داواکارین کە بکوژان ڕاپێکی دادگا بگرێت و سزای یاسایی بدرێت تا هیچ کەسێک توانێت ئەوەی نەبێت جارێکی تر خوێنی ڕۆڵەکانمان بڕژن. لە 9 مانگی 12 ساڵی 2020دا خۆپشاندانێکی 4 ڕۆژە لە قەزای سەی سادەق لە چوارچێوەی خۆپشاندانە بەردەوامەکانی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەستی پێکرد. لە خۆپشاندانەکەدا بارەگا حیزبی و بەشێک لە حکومیەکان سووتێنران. دوو گەنجی سەی سادەق بە فیشە گیانیان لەدەستدا و ژمارەیەک هاوڵاتی لە هێزە ئەمنیەکان و خۆپشاندەرانیش بریندار بوون. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، سەی سادەق.